ئامادەبوونی بەڕێز بەیانیتان باش، هەموو لایەکتان بەخێر بێن. بە ناوی خۆم و کاک قوبات تاڵەبانی و حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەخێرهاتنتان دەکەم بۆ شاری سلێمانی، پایتەختی ڕۆشنبیری هەرێمی کوردستان. بەخێرهاتنتان دەکەم بۆ دیداری سلێمانی کە زانکۆی ئەمریکی لە سلێمانی ساڵانە بە شێوەیەکی ڕێکوپێک و سەرکەوتوانە ئەنجامی دەدات. دەستخۆشی لە برای بەڕێزم کاک دکتۆر بەرهەم ساڵح و بەڕێوەبەرانی زانکۆی ئەمریکی دەکەم لە سلێمانی بۆ سازکردنی ئەم دیدارە گرنگە و بۆ گفتوگۆکردن و لێکۆڵینەوە سەبارەت بە بارودۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دوای داعش. بەڕێزان، ئێمە لە ڕۆژی مەتر مەرگەساتێکی گەورەی گەلەکەماندا لێرە کۆبووینەتەوە کە ئەویش 28 ساڵی کیمیابارانی هەڵەبجەیە. لەم ڕۆژەدا سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدانی هەڵەبجە و هەموو شەهیدانی کوردستان دادەنوێنین. زۆریش گرنگە هەر لەم ڕۆژەدا بۆ ئەوەی وەفاداری خوێن و خەونی شەهیدانمان بین، پێکەوە هەوڵ بدەین کێشەکانی ناوخواکان بە دایالۆگ و لێک تێگەیشتن چارەسەر بکەین. گرنگ نییە ئەمڕۆ ئێمە لە ناو خۆماندا بەسەر یەکتردا سەرکەوین. گرنگ ئەوەیە ڕێککەوین و هەمومان پێکەوە سەرکەوتنەکانمان بەسەر داعش و تێرۆردا تەواو بکەین، چونکە هێشتا شەڕێکی درێژمان لە پێشماوە. ئامادەبوانی بەڕێز بەداخەوە حەزی یەکتر شکاندن و سەپاندنی ئیرادە وای کرد بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان لە یەکگرتوویەکی سیاسی کەموێنەدا بکەوێتە دۆخێکی ناخۆشەوە کە بەو هۆیەوە خەڵکی کوردستان و دەستگاکان تووشی ناخۆشیەکی زۆر بوون. ئێمە زۆر هەوڵماندا دۆخەکە نەگاتە ئەو بارودۆخە ناخۆشەی کە ڕوویدا، بەڵام بەداخەوە لە نێوان خراپ و خراپتردا خراپەکە هەر ڕوویدا. ئێمە لە بارودۆخێکی زۆر سەختی شەڕدا بووین. کوردستان پێویستی بەوە بوو هەموو بە شێوەیەک دەبوایە سەقامگیر بێت، سەقامگیری ناوخۆیەکەی بپارێزێت بۆ ئەوەی وڵاتەکەمان و بەرەی شەڕی دژی ترۆر تێک نەشکێت. هاوپەیمانانیش هەر بە هەموو لایەنە هەرێمی کوردستانی پێویستە یاسایەکانی جێبەجێ کرد بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی سەرۆکی تازەی هەرێمی کوردستان، بەڵام کۆمسیۆن بەخۆی هەڵبژاردنەکان ڕایگەیان توان هەڵبژاردن ئەنجام بدات. هەروەها ئەنجومەنی شۆڕای هەرێمی کوردستان بەهۆی یاساکانەوە ماوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستانی درێژ کردەوە. لەگەڵ ئەوەشدا پێشنیارێکی کراوەمان پێشکەش کرد بۆ دەستکاریکردنی دەستهەڵاتەکانی سەرۆکی هەرێمی کوردستان لە پێناو پاراستنی یەک ڕیزی سیاسی لەو کاتە هەستیارەدا. بەڵام مخابن هەوڵی شکاندنی سەرۆکێک کە لە بەرەی شەڕدا بوو، هەوڵی سەپاندنی ئیرادە پاڵپێوەنانی پەرلەمان بۆ زیاتر ئاڵۆزکردنی بارودۆخەکە لە جیاتی چارەسەرکردنی و کردنی پەرلەمان بە ناوەندێکی ئیستیفزازکردن لە ناو بارودۆخە هەستیارەدا وای کرد زۆر لە خەڵک کەونە ناڕەحەتیەوە بەرامبەر کاری دەستگا شەرعیەکانی. سەرەڕای هەموو هەوڵە ناوخۆیەکان بۆ دان بە خۆداگرتن و نوێنی هەموو دۆست و هاوپەیمان بۆ ڕێکردن و پاراستنی سەقامگیری سیاسی و ناوخۆیمان، پرۆسەکە هەمووی بە ئیستیفزازکردن بەڕێوە دەبردرا. کێشەی سیاسی ناوخۆ لە هەموو وڵاتێک ڕوو ئەوەیە ویست و ئیرادەی چارەسەرکردنی کێشەکان هەبێت. ئەو ویست و ئیرادەیە بە تەواوەتی پیشان بدەن و پێکەوە دابنیشن بۆ چارەسەرکردنی هەموو کێشە ناوخۆیەکان و ڕاستکردنەوەی هەموو کەمکۆڕیەکان و کاراکردنەوەی پەرلەمان بە شێوەیەکە ببێتەوە جێگەی متمانەوەی ئارامی بۆ هەموو گەلی کوردستان. گفتوگاکانی نیشتیمانی کوردستان و
پارتی دموکراتی کوردستان یه امیدن لموارده هیوادارین گفتگو پیکودار نکان داره سرکی کشکان سپیب کاتوا اوی جه اراده کی سیاسی درست باو دست به کار کردوه به پشتیوانی کی گوری جماوری بو چاکسازی اوش یارمتی کی زور گرنگه بو حکومت و حکمرانی کی درست لا حکومت گرنگ دست به کردوه بو چاکسازی فافیت و لو پروسیات دریش خاینده به تأکید بردوام برایزان اما زور سپاس گلی کردستان به گشتیو یک به یکی فرمانبران دکین به تایبتی لسر خوراگیری و برگگرتنیان دزارین قیرانک زور قرصه چون که کاری کردوت سرگزران و قوتی روزانه همو مالک لبر اوش او خوراگیری جیگی ریز و پیزانینکی زوره حکومتی هریستان به همو شویک حول داداد بوت پراندنی ام قیرانه دڵنیاشین قەیرانەکە تێدا پەڕێت و باری گوزەرانی خەڵکی کوردستان باش دەبێت و ئاوادانکردنەوە و پێشکەوتنی کوردستان زۆرتر دەست پێ دەکات. خاکی بە پیت و سامانێکی زۆر سروشتی و ئیرادەیەکی زۆر خۆڕاگیری بە گەلی کوردستان بەخشیوە لەبەر ئەوەش دەتوانێت بەسەر هەموو قەیرانەکاندا سەرکەوتوو بێت. بەڕێزان داعش شەڕ و مەرگەساتێکی زۆر گەورەی بۆ کوردستان و ناوچەکە لەگەڵ خۆی داهێنا و دڕندەیی و مەترسی ئەو ڕێکخراوە تێرۆریستیە لە ماوەیەکی کووردا گەیشتە زۆر جێگەی جیهان. دڕندەیەک کە لە کوردستان زۆر گەورەتر بوو بە تایبەتی بە کۆمەڵکوتنی کوردانی و دایکانی کوردی ئێزدی و وێرانکردنی گوڵاڵە و هەروەها وێرانکردنی کۆبانێ و شنگار. بەڵام لە نێو هەموو کارە وەحشیەکانی داعش ڕفاندنی کچان و دایکانمان لە کوردانی ئێزدی لە هەموو تاوانەکان گەورەتر بوو لەسەر ئێمە. هەرچەند تا ئێستا توانیومانە 2445 کەس لەو دایک و خوشکانەمان و منداڵەکانیان ڕزگار بکەین، بەڵام بەداخەوە هێشتا زۆری دیکەش لە بەردەستی داعشدا ماون. دۆستان و هاوپەیمان لە پێشەوەی هەمووشیان ئەمریکا یارمەتی گەلی کوردستانی داوە، بە تایبەتی لە ڕووی پشتیوانی ئاسمانیەوە و ئەوەش جێگەی سوپاسی ئێرە. بەڵام بەڕاستی ئەوەی مەترسیە بەدەست و خوێنی پێشمەرگە و هێزەکانی کوردستان لەسەر زەوی ڕێگەی لێگیرە و بە خوێن و قارەمانەتی پێشمەرگە و هێزەکانی کوردستان لێ ڕێگە لە فراوانبوونی ئەو مەترسیە لە ناوچە و لە جیهانگیرە. پێشمەرگە لە ناوچەکەدا وەک هێزێکی نیشتیمانی بەجایی شەڕدا لەگەڵ داعش لە ناوکۆکیە سیاسور بووە و هێزێکی مرۆڤ پارێز بووە. هەروەها بەرچاوترین ڕۆڵی هەبووە لە پاراستنی هەموو پێکهاتەکانی ناوچەکەدا. پێشمەرگە تاکە هێز و سوپ کە جێگەیمانەی هەموو گەلانی ناوچەیە. هەر لەبەر ئەوەش ئاوارە عەرەب، تورکمان، مەسیحی، سائبە و بەهایی لە عێراق ڕوودەکەنە ئەو ناوچەی کە لەژێر پاراستنی پێشمەرگە و دەستهەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستاندا. ئەوە لەلایەک شانازیە کوردستان ئامرۆیەکانی دەپارێزێت، لەلایەکی دیکەشەوە هەموو دەوڵەتانی هاوپەیمان ئەرگار دەکات کە یارمەتی بەهێزبوون و پێشکەوتن و پرۆفشۆنالیزبوونی هێزی بدەن. ئێستا ئۆپراسیۆنی گەورەی دەم ئێمەیە و پێشمەرگە ئەو هێزەیە دانیش هەز دەکەن لە هەر شەڕێک پێشمەرگەدا بەشدار بێت، سەرزی و سەقامگیری بەدوای دادێت. ئێستا لە جیهاندا لێکۆڵینەوە لەسەر ئەوە دەکرێت ئاخۆدوای تێکشاندنی داعش چۆن توانێت ڕێگە دروستبوون ڕێکخراوێکی وەک داعش بگیرێت لە عێراق و شوێنەکانی دیکە. بەڵام بەداخەوە ئەو سیاسەتە ناوچەکانی دەوروبەری کوردستاندا پەیڕەو دەکرێن و تونتربوونی ململانەی تائیفی ئەوە نیشان دەدەن کە دروستبوونەوەی ڕێکخراوی داعش و وەحشیانەتریش لە داهاتوو ئەگەرێکی نییە. ئەوە زۆر گرنگە بۆ پاراستنی ئاسایشی ناوچەکە و جیهان لە تیرۆر بە بایەخەوە تەماشای هێزی پێشمەرگە بکرێت.
ئامادەبووان و میوانانی بەڕێز لە ئەنجامی ڕووداوەکانی سووریا و دوای ئەوەش شەڕی داعش جگە لە خەرجیە یەکجەزۆرەکانی شەڕ قورسایەی نزیکەی 1,800,000 ئاوارە و پەنابەریش کەوتۆتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان. لەگەڵ ئەوەشدا حکوومەت دەوام بووە لەسەر درێژەدان بە بڕینی بووچە و فەرمانبەرانی هەرێم و نەدانی بووچە و موچەی پێشمەرگە کە بە پێی دەستوری عێراق پێشمەرگە بەشێکە لە هێزی نیشتیمانی عێراق. هەروەها دەوڵەتانی هاوپەیمان و لایەنە نێودەوڵەتیەکانیش کاری ئەو تۆیان کرد حکوومەتی عێراق التیزامەکانی بەرامبەر هەرێمی کوردستان جێبەجێ بکات، بە تایبەتیش بەرامبەر بە هێزی پێشمەرگە. هاوکات لەگەڵ ئەوەشدا دابەزینی نرخی نەوت بێبەشکردنی هەرێم لە یەدەکی پارەی عێراق ئەرزە نێودەوڵەتیەکان باری قەیرانی داراییەکەی لەسەر خەڵکی هەرێمی کوردستان زۆر قورستر کرد. هەروەها بەداخەوە لەو قەیرانە داراییەدا هیچ وڵاتێکی جیهان تا ئێستا هیچ یارمەتیەکی دارایی نەداوەتە هەرێمی کوردستان لە کاتێکدا بەهۆی ئەوەی کوردستان بۆتە بەرەی پێشەوەی بەرنگاربوونەوەی تێرۆر و بوونی ئەو هەموو ئاوارەی ئەو شەڕە گەلی کوردستان چاوەڕێی ئەوە بوو دەوڵەتانی جیهان هاوکاریان بکەن، بەڵام بەداخەوە تا ئێستا هیچ هاوکاریەکی دارایی نەدراوەتە هەرێمی کوردستان. ئێستاش بە هەموو دەوڵەتانی هاوپەیمان دەڵێن پێشمەرگە و خەڵکی کوردستان لەو شەڕ و قەیرانە داراییەدا پێویستیان بە هاوکاری دارایی ئێوەیە. بەڕێزان، بە شایەدی گەلی کوردستان و هەموو دۆستانمان لە چەند ساڵی ڕابردوو حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵ و زۆری دا و زۆر سەردانی بۆ بەغدا ئەنجامدا، دەست پێشخەری و نیازپاکی زۆری نیشاندا بۆ ئەوەی کێشەکان لەگەڵ بەغدا چارەسەر بکات، بەڵام بەداخەوە هەوڵەکانمان بێ ئەنجام بوون. زۆر پێمان خۆش بۆ حکوومەتی عێراق بەکردەوە کێشەکان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان چارەسەر بکات، کەچی حکوومەتی عێراق ساڵ لە دوای ساڵ التیزامەکانی وەک دەوڵەت بەرامبەر هەرێمی کوردستان زیاتر پشتگوێ خستووە. دوای ئەوەی ئێمە هەموو ئامادەیەکمان پیشاندا بۆ ڕێککەوتنێکی بەکردەوە لەگەڵ بەغدا و هیچ ئەنجامی نەبوو، ئێستا لایەنەکان و گەلی کوردستان تەواو بێهیوا بوون. ئێستاش لە بەردەم ئەم ژمارەیە لە بەرپرس و سەرکردە بە ڕێزەکانی عێراق کە لێرە ئامادەن ڕادەگەینین، ئێمە دەمانەوێت لەگەڵ بەغدا ڕێککەوتنمان هەبێت. ئێمە دەبێ واقعی بین و حەقیقەتی عێراق لە ڕووی پێکهاتەی نەتەوەیی و ئائینی و مەزهەبیەوە بزانین. هەروەها دەبێ حەقیقەتی پێکهاتەی عێراق بزانین لە ڕووی جوغرافیەوە پێش ئەوەی بڕیار لەسەر دیکەی حکومڕانی بدەین لەبارەی عێراقەوە. فۆرمولەکانی پێشتر لە پێوان شکستیان هێنا. ئێمە ئێستاش ئامادەین بە گفتوگۆ لەسەر شێوازێکی دیکەی بەڕێوەبردن و حکم و پەیوەندی ڕێک بکەوین کە ببێتە مایەی خۆشی بۆ هەموو گەلی عێراق و ناوچەکە. هەرێمی کوردستان بۆتە قوربانی ئاڵۆزیەکانی ناوچەکە. ئەو تێرۆر و توندەی ڕووی لە کوردستان کردووە لە دەرەوەی کوردستان بۆی هاتووە و بەرئەنجامی ململانەی تایفی و ناوخۆیەکانی دەوروبەری کوردستانە، بەڵام بەخێو و فیداکاری زۆری گەلی کوردستان ڕێگری لەو مەترسیە کراوە لەسەران و هەموو جیهان. ئێستاش و لە ئایندەشدا بۆ ئارامی ئەو ناوچەیە کوردستان خاوەن پێگەیەک زۆر گرە و دەتوانێت بەردەوام ڕۆڵێکی زۆر گرنگ گەورە بگێڕێت لە پاراستنی ئاسایشی ناوچەکە و جیهاندا. بۆیەش هەر دیزاینکردنەوەیەکی ناوچەکە لە هەر ڕوویەکەوە بێت بەبێ بەشداری گەلی کوردستان و دوور لە ڕاچاوکردنی بەرژەوەندیەکانی گەلەکەمان بە هیچ شێوەیەک سەرناکەوێت، چونکە هەرێمی کوردستان کۆڵگەیەکی گرنگی سەقامگیریە لە ناوچەکەدا. وەدارم دیدای سلەیمانی سەرکەوتوو بێت و گەنجان ئەمریکی لە سلەیمانی بەشداریەکی کاریگەریان هەبێت لە گفتوگۆکردن لەگەڵ سیاسەتمەداران و پسپۆران لە هەموو پەناڵەکاندا. دووبارە بەخێرانتان دەکەم و هیوادارم چەند ڕۆژێکی خۆش لە وەرزی بەهار لە کوردستان بەسەر ببەن و سەرکەوتن بۆ هەمووتان دەخوازم و دیسان بەخێر بێن سەرچاو.